ساتەکانی دەوڵەتی ئیسلامی داعش لە باغۆس نزیکە بێتەوە ئەوەندەی نەماوە هێزەکانی سووریای دیموکرات پەیامی نەمانی دەوڵەتی خلافەت ڕابگەێنن لە واشنتنیش شارەزایان شرۆڤەی دوای نەمانی داعش دەکەن ئەمریکا چۆن بتوانێت باڵانس لە نێو ئەو هێزە ڕکابەرانە دروست بکات بە تایبەتی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و تورکیادا. ئەگەر ئێمە هەرێمێکی سربەخۆی کوردەکان لە سووریا دروست بکەین یەک پارچەی تورکیا دەخاتە مەترسیەوە تورکیاش نزیک دەکەینەوە لە کڕینی کەرەستەی سەربازی لە رووسیا کلیلی چارەسەر کە ئەمریکا پێی گەیشتووە دەیەوێت ئەوروپایەکان بێن لەم استراتیژەدا بەشدار بن ئەگەر ئەمریکای لێ نەبێت ئەوانیش نایەن ئەمریکا ناشی دەوێت هێزەکانی سووریای دیموکرات بەرەو رووسیا و ئێران و ئەسەد بڕۆن و دەیەوێت کاریگەری لە سەریان هەبێت. لەوەتەی هێزەکانی سووریای دیموکرات ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریان بەڕێوە بردووە ڕێگەیان نەداوە ئەو وێرانیەی شارەکانی دی سووریای گرتوتەوە لەوێژ ڕوو بدات کۆتایی هێنانی داعشیش هەروە سەیرەکەن پاراستنی خۆیان لەو هێزە مەترسیدارە. بە دڵنیاییەوە تورکیا وەکو مەترسیەک لەمان دەڕوانێ 20 میلیۆن کوردی هەیە ئیدی چۆن لە کێشەی کورد بڕوانێ پرۆژەکە بۆ دروستکردنی هەرێمێکی سربەخۆ نیە یان جیابوونەوە لە سووریا ئەگەر ئەمریکا پاشەکشێ بکات واتە بۆشایی یەکجێ دەمێنێ یەک لە سەی خاکی سووریا تورکیا ئێران و رووسیا و ئەسەد پڕی دەکەنەوە ئێستا ئێران خەریکە لەگەڵ خەڵکی ناوچەکان میلیشای سەربازی دروست بکات هەروەها تورکیاش. ڕابردووی هێزی تونڕەبی ئایدۆلۆژی لە هەرجەیەک سەری هەڵدا بێت کۆتایی هێنانی لە ڕووی سەربازیەوە قۆناغێکە ڕەنگە شەڕی سڕینەوەی تونڕەوی و ئایدۆلۆژیا شەڕێکی قورستر بێت ئەوە تا وڵاتان دوودڵن لە وەرگرتنەوەی هاوڵاتیەکانی خۆیان کە پەیوەندیان بە داعشەوە کردووە. لەبیرتان بێت چەکدارانی داعش لە 110 وڵاتەوە پەیوەندیان بە داعشەوە کردووە 8,700 لە رووسیای پێشوو 5,700یان لە یەکێتی ئەوروپا و کە لە نێوانیاندا 2,000یان لە فەڕەنساوە بووە 850 چەکداری بیانی لە باڕیتانیاوە 3,000 چەکدار لە سعودی و تونس و ئەردەنەوە ئێستا ئەم وڵاتانە تاوتوێی ئەوە دەکەن کە چی لەمانە بکەن. بەرپرسەکەی سووریای دیموکرات لە هەمبەر چەکدارە بیانیەکانی نێو داعش پێی وایە دەبێ وڵاتان بیر لەوە بکەنەوە چۆن چارەسەری ئەو گرفتە بکەن. ئەبێ ڕێکەوتن بکرێت لە شوێن و دادگایەک بۆ داعشە بیانیەکان ڕێکارێک بدۆزرێتەوە وەکو چۆن ڕەفتایان لەگەڵ بکرێت ئەوەش گفتگویەکی ڕشتی دەوێ نابێت فەرامۆش بکرێت. دوای نەمانی داعش ئیدی هەنگاوە سیاسیەکان ڕەنگی ترەگرن ڕەنگە ئاوەدانکردنەوەی سووریاش سەودا گەورەکەی بازاری سیاست بێت ئەم چاودێرە لای وایە شەڕی ئابووری و ئاوەدانکردنەوەی سووریا دەتوانێت باڵادەستی ئێران و رووسیا کەم کاتەوە لاشی ڕوونە هەر پارەیەک تەرخان بکرێت لە باکووری خۆرهەڵات دەبێت لەوەش داوا دەکەن هێزەکانی سووریای دیموکرات و تورکیا لە یەک نزیک ببنەوە. ئەو استراتیژیی دژ بە ئێران بەکاردێن بڕینی سەرچاوەدارایەکانێتی تای تەرازووی هاوکێشەی سیاسی لە سووریا لە نێو ئەو هەموو بەرژەوەندیە سیاسیی نێوان ئەمریکا و رووسیا و ئێران و تورکیا و ڕژێمی ئەسەد ڕوون نییە سەبەتەی چلایەنێ پڕەکات. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.